سيكا من مصلحتي توم قرقة تويش دیارە مەسلحەتی خۆت نازانی گوێ ناگری و ڕاسید نەگەرە تەماشا بکات نەکەی وە قسەی ئەو مامۆسایانە بکەی کە کوفرت لێکا بە ئیمان کوفرت لێکا بە جیهاد و خێر و حەسەنات ها ئادوێ کە کوفر و تاوان و حرام بوو خەڵک بە ئاشکرا سبحان الله بە خەڵکی ئەوترا دەنگدان حرامە کاکە نابێ بەشداری لێ بکەی ئێستا گشتی کڕ بۆ تۆ بۆ بەرنامەی عەلمانیەت و تۆیش ئەچی قوتعیان بۆ هەڵەواسیت ئەچی دەنگیان پێدەی شەڕیان بۆکەی سەرکەوتوو بن بە دایک و باوک تێویتە قوربانیان کارتی دەنگدان وەرەگری دوایەتی وە 50,000 و 60,000 بەم و ئەو ڕای خۆتە فرۆشی لە خوا بترسە ئەی نازانی ئەمە شەهادەی زوورە کە پیامبەر صلی الله علیه وسلم فەرمێتی یەکێکە لە تاوانە هەرە گەورەکان لە قیامەتە ربنا إنا أطعنا سادتنا وكبراءنا فأضلونا السبيل كور خوای گیان ئێمە لە دنیای خۆشوێنی گەورەکانمان کەوتین شوێن دەمسپیەکان کەوتین ئەوان وتیان وابکەرە بۆ ئێمەش ئاوا سەرمان لێ شێوە ساینەوە ئاگریژان نەما دەخوایە سزاکە بۆ ئەوان دووقات بکەڕە بە قورئان ئەمە هیچ سودێوە تۆ ناگەیەنی ها هیچ سودێوە تۆ ناگەین ئەگەر 1000 قاتیشی بکات ئەوە لەناو قورئانەکەتان نووسریاوە ڕۆژانە تۆ ئەیخوێنی تۆ ئەو قورئانە دەستورە ئەو قورئانە ئەبێ ئیشی پێ بکرێ ئەبێ حکم بۆ لای ئەوە بگەڕێتەوە یعنی تۆ کەی تێگەی ڕەحمەت خوات لێ وەڵاو دارەکەشم فڕەدا برە بەس تۆزێ بخوێنەوە تەماشا بکە ئەمە قسەی من نییە قسەی زۆربەی زانایانی سەردەمە ئەو پرۆسەیە کە ڕاستی بەڕاستی حکمی خوای پەروەردگار و دەستوری خوای پەروەردگار و شەریعەتی خوای پەروەردگار بە یەکجاری پەکەخا لە بیری خەڵکیەوە تۆ ساڵ و دوای ساڵ لە خوای پەروەردگار بترسە تۆزێ چاوت بکەڕۆ ئەی موسڵمان تەرا کەس نایەتە ناو قەبر و قیامەت